گوتمەوە چیە گوتیان وەڵا نەفەرە کارەبا گرتیتی وەختی هاتم نەفەرێک بەو عامودەی بۆ ستونەوەی وەبوو نەمان دەتوانی چۆن بینینە خوارێ زۆر پێ دڵتەنگ بوومە بەداخەوە خوای گەورە سەبووری کە سوکارەکەی بدا بەداخەوە کاتێکە من دوکانم لێرەیە ئەو کارمەندانە زۆر جاران بۆ ئیسرعات بۆ ئاو خواردنەوە دێنە لای من ئەو گەنجەش ئەمن کاتێک وەختی هاتم ئێرە قەڵەباڵغێکی زۆری لێبوو قەڵەباڵغێکی زۆری لێبوو منیش هەندێک نەفەر لە لای دوکانەکەم گوتمەوە چیە گوتیان وەڵا نەفەرە کارەبا گرتیتی وەختی هاتم نەفەرێک بەو عامودەی بۆ ستونەوەی وەبوو جەماعەتی پرۆژەی ڕووناچی کڵاوی لەسەری بوو کڵاوەکە کەت بە خوارێ کە کارەبایەکە گرتبووی هەموو ڕێنمایەکانی جێبەجێ هەمووی جێبەجێ کردبوو شمەکی هەموو شتەکانی مەزبوط بوو هۆکارەکە نازانم لەبەرەوەی ئەم کە هاتم ئەو بە ستونەکەی وەبوو جەماعەتی ئیسعافیش لێرە بوون وەزارەتی سعە لێرە بوون ئەوانیش بەس نەمان دەتوانی چۆن بینینە خوارێ لەبەرەوەی نەمان دەزانی سە کارەبای تێدا مایە یان نا و بەخۆی ئەو فێسانەی سەری ئەوانە دائیمەن کە ئیش لە کارەبا دەکەن خاستن جەماعەتی معاولەت ئەوانە دەکوژێنەوە ئەمن کەوەکی هاتم تەمەشام کرد ئەو فێسانە شاد بەخوارێ ئایا پێشتر یان لە دوای گرتنی ئەو نەفەرە هاتە خوارێ ئەوە نازانم بەس بێرەوە بوو بە زۆریش پێوە ماوە تا جەماعەتی شۆرتە و ئەوانە هاتنەوە بە کارەبەکەەوە ما بوو وەڵی وەختی ئەمن هاتم تقریبان چارێکێک 20 دقە دەبوو گرتە بووی لە دوایویش تقریبان 20 دقە ماوە زیاتر یعنی بۆ نیو سعاتێک هەتا جەماعەتی کارەبای سیانەی هاتن سەلە هات بە سەلەی لێیان کردو هینایانە خوارێ کاژمیر چەند بوو ڕووداوەکە وەڵی دەوری سعات 11 بوو گیان لە دەستدا گەنج بوو یان پیر بوو گەنج وەڵی تەمەنی بزە 35 ساڵە و حالات دەبوو گەنج بێشی تۆزەگە ڕژدار بوو قەدەری خوای زۆر بەداخەوە کەوایە زۆر جاری تر لێرە چایان کردەوە هیچ کێشەک نەبووە بەس قەدەری خوای دیارە ئەو جارە هەجەلی وەی بۆ هاتبوو وەکو سەلامەتی یعنی وەکو شتی سەلامەتی هەمووی پۆشی بوو بینیت کە گەنجێک بە کارەبەکەوە و گیان لە دەزەوە تا چەند دڵتەنگ بوویتەوە زۆر دڵتەنگ بوومە تاکو ئێستاش یعنی زۆر پێ دڵتەنگ بوومە بەداخەوە خوای گەورە سەبووری کە سوکارەکەی بدا بەس لە کارەباش ئینسان هەچەند بە عەزەربی هێشتان کەمە هەچەند بە عەزەربی کەمە بە کارەبا ئەو شتە نازانی ئەم بەخۆم مۆزەفی کارەبامان لە کارەبایش دەکەم دەزانم کووە بەس بەداخەوە ینی نازانم هۆکارەکە بڵێم چییە نازانم ئەوە لایەنی پەیوەندیار بە خۆیان دەزانم سەرچاو